من ناوم سەلیم عەلی ڕەحیمە ناسراوم لە کفریا بە مام سەلیم خەڵکی گوندی ڕەمەزان شەشەم لە ناو زەنگنە. ئەم پیشەی هەلاجیە و من لە تەقریبەن لە نەوەتەکانە دێکان ڕۆخێ هاتی نەخوارۆ لە ئەنفالەکە خاڵۆیەکم بە ناوی جەباراغۆ خوا عەفیکایسە لە ژیانە نەماوە لەم پیشەی هەلاجی ئیشی یەکریتە لە لای فێری ئەم ئیشە بووم کەموکوت هەر ئیش مالەیە کردو ماوەیەک ئەم فەرشوشتە دەرچوو ئەم پیشە کەمێ کز بوو ئێستا تقریبان گەڕاونەتە دواوە ئەو عانە ئەم پیشە بەردەوامی لەسەری تا ئیسا هەم گەڕێنتە دواوە تقریبان شتەکانی باشە ئەمە لە باوە بۆ پشتێشە فەخەرات باشە تووکی بەرخە سحیە کڵاو کوڵەباڵ و ئەم شتانی لێ دروستەکەین و ئیتر بۆ شوانەکانیش کەچە و فەرەنجی و ئەم شتانە دروستەکەین بۆ پشتێشەش هە لە بای باشە تقریبان زستان گەرمە هاانیش فێنەکە سحیە شتەکەی خەڵک حەزی لێگایسە ئەزانن چەنێ چاکە تقریبان ئیسەر لە گەرمیانە هەر من مامەتۆ ئیشی لەسەرەکەم تایسە وازم لێ نەداوە بێدایە بنشین لە سای دیواران بێدایە بنشین لە سای دیواران زنجیر لە گەردەنەوەی ئەخەواران من هاتم لە دوکان سەرەتا مەسەلە تۆ لە بایەکی سپیتەوێ ئەبێ من ئەو بەرگنە بژارە بکەم لە لەبایەکی سپی چکەم تێکەڵی ئەیبڕنەوە بەرخ ڕەش و سپی و ئیتر قاوەی ئەمان هەمووی وە تێکەڵە من جیایەکەمەوە ئەیدەم لە چیکنە پێڵێن چیکنە ئەو مەکینە شیە کاتۆ بریتە لە شیکردنەوە شی کردووە اینجا من ئەم چیغە دروست ماکردۆ لە قامیش لەبان ئەم چیغەدایە خەم و نەخشەکەشی بەرگینی بەخی ڕەشەوە جیا لەبانەوە لە بایەکی یەک نەفەری لێ دروستەکەم من تقریبان هاوینان زیاتر کڵاو و کوڵەباڵ دروستەکەین زیاتر کڵاو و کوڵەباڵەکە کە وەرزەکەی گەرمایە تقریبان گەرمیان زۆر گەرمە ئەو کڵاو کوڵەباڵاکەنە بەریان باوەڕ کە چۆن بێژی ڕەحمەت ئەنێرن ئەڵێن پشتمان فێنک و خۆشە حالێن بۆ ئەو وەرزە دروستیەکەن لە باش بۆ پشتێشەکە دروستیەکەین کوڵەباڵ دوو نەوعی هەیە گوێچکەدار ئا بۆ قاتبان قات بۆ نەورۆز و ئەمانەی کەنە بەریان جوانی هەیشە هێلەکی بۆ لای ڕان و ئەمانە پاسەکی پێێژن